ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون بۆ جموجۆڵە بازرگانیەکان لە مەرزی نێودەوڵەتی باشماغ دەکەین. ئێمە ئێستا لە مەرزی نێودەوڵەتی باشماخین لە نزیکەوە بە دوواداچوون لەسەر جموجۆڵە بازرگانیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دەکەین. هەوڵ دەدەین بزانین دوای بڕیارە تازەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا ئەو جموجۆڵە بازرگانیکە لە نێو مەرزی نێودەوڵەتی باشماخ بەڕێوە دەچێت چ جۆرە جموجۆڵێکە، کاریگەری ئەو بڕیارانە چەندە لەسەر مەرزی نێودەوڵەتی باشماخدایە. لەگەڵمان بن. من کولەکەی گێزەرە بیبەریتون هەموو ڕۆژات چۆ دەکەی؟ نا ئێمە بە وەجبەیە دوو وەجبین ئێمە هەر هەفتەیەک سەرمان و هەفتەیەک سەرێمان نیانی یعنی ئەگەر سەڕە بێتن دەتوان حەز دەکەی هەموو ڕۆژ سەردانی ئەشیای بینم بۆ کوردستان؟ بەڵێ آخر بەس بەسەرەیە بەس خۆ بارەکە ئەوەندە نییە. 21 ڕۆژە بۆچی؟ نییە بۆ خەڵکی کوێن دەری؟ سلێمانی خەڵکی سلێمانی کاڵە لە ئێرانەوە دێنی بۆچی بار نییە ئێستا؟ ئەجا بار خۆ بەدە زێمانی یعنی کێشەکە چییە بۆ؟ ئێستا سێرانبەن هەیە، کێلێ هەیە، حاجی عومەران هەیە، پەروێزخان هەیە، جا ڕێگای جنوبی ژنێ گومرگ دانراوە بە حکمی گومرگەکە کە نەیاڵشت بڕای دری خۆتۆش سێ محافەزەوەی و شتە بۆ شێوێز سەر بنابێت. چێ گومرگی دانا؟ حکومەتی عێراقی. حکومەتی عێراقیە لە کەرکووک لە مووسڵ. یعنی خاڵە گومرجەکانی کەرکووک کاریگەری لێرەش دروستکردووە؟ تەسیگە سەر ئێرە. ئێمە شوتیمان بارکردەوە بەڵدا دوو شەو لە سەیدەرەی ئەوە ماوینەوە حەزێم نەیەشت هەموو سەیدەری داوای 250,000 دوای ئەوەژێستا گومرجی ڕسمیان دانا بەبێ گومرگ نەیاڵن. باش ئەوەی ئێران وەردەگرێ ئەوەی ئێرە وەردەگرێ زۆریان کەمە ئەو ڕسوماتەی پارە. ناین ئێرەوەندە نیە ئێرە بڵێنی خۆمان نا تقریبا 240,000 گومرجی ڕسمیە. ڕسمی نەبوو داوای 300,000 نەکرد بەخوا یەک شەو ڕۆژەمە لەوێ وەستاوین داوای 300,000 پارەیەکی زۆر هەر بە بەلاش سەیدەرەکەی حوزێن بوو داوای 250,000 سەیدەرەکەی بەعقوبەش داوای 75,000. یعنی هەر لە ناو عێراق چەندین گومرگ لێەوە وەردەگرێت. بەڵێ لە شوێنی وابوو 15,000 لێ سندین، شوێنی وابوو 10,000 لێ سندین. ئایدی گومرگ نەبوو؟ نا خۆیان بەعاج خۆیان دایانناوە گیرفانیان؟ بەڵێ ئەو بەڕاستە دەچوە گیرفانی؟ هەر وەڵا یعنی بۆ حکومەتی بۆ هیچ مۆر و ئیمزایەکی پێوە نییە بۆ خۆیان وەریەگرن. یعنی بەبێ وەسڵ سێتەرەکە کارەوتی عادێ بڕێ باشە ئەو دەواازەیە بۆ ئێوە گرینگە بۆ کەسابەتی چۆن گرنگ چەند ینی ئەوانەی کە سوودی لێ دەبینن خەڵکی چ ناوچەیەکن زۆر هەموو ناوچەکان یعنی وە باشمە لە سلێمانی و هەڵەبجا سەیسایە هەموویەتی باشە هەموو مەرزەکانی باریان باش ینی بۆ کاکە مەرزی لاوەکیەکان باریان باشترێ ئێمە نێودەوڵەتیە زۆر خراپە. بۆچی فەرق چییە؟ نازانم دەوڵەتی دەبی لێرە آخر نازانم ئێمەش نازانم ئێمەش نازانم لێرە تاخیرە ئێستا 25 دقیقە کارەوا بڕا من وەساوم سیارە گەیوەتەوە بەرەوە ینی پێ دوایە بە ئەنقەزوا بکەن. وڵی تر ئەویان نازانم من ناتوانم بڵێم ئەنقەسە ناتوانم بڵێم ئینقەز نییە. یعنی هەندێک گومرگەیە نافەرمین هاتچۆیان ئاسانترە بەڵام فەرمیەکان ئێمە کێشەمان مەرزەکەیە کێشەی سەرەکی ئێمە ناو مەرزەگایە ئێمە لێرە لە تاچینە دەرەوە لە دە شوێن ئەمان پشکنن لە دە شوێن تەفتیشەکەن هیچ کەسیقە بە هیچ کەس ناکە. بەس باش نییە پشکنین هەبێ لە نێوان باشە پشکنین وەرە لێرە ئەمە ڕەمپایە وەرە ئەو شوێن ئەکە بۆ نمونە تاچی دەرەوە لە دە شوێن ناو پشکنێ هەمووتان وەرە لێرە بە یەک جاربی پشکن و بانەجاتمان بەڵام گرنتی شوێنە هەموو شوێنێ بەس تۆ لە یەک شوێن بی پشکنە نەک لێرە لە دەرەوە من دوسێت بنەوتم پێ بۆ لە دەواازەکە لیان سندوم کار دەم دە شوێنە هەر یەک شوێنی بەلان کەم و دە دەقەچارەکە تەخیر دەکات. کاک مەریوان لێرەیە بەرپرسی پەیوەندیەکانە ئێوە دەڵێن کێشەمانێ کاک مەریوانوانە دەڵێن کێشەمانەیە تاخیر دەبی پشکنی زۆرە لە دیوی هەرێمیان لە دوی ئێران دیارە ماوەیە لەمە پێشێمە کۆمەڵی کێشەمان هەبوو ڕاستە ئەم برادرانە ڕاستەکەن کێشەکانیش شۆفێرەکانی خۆمان هاتنە لای ئێمە کە لەو بەرەوە غەدریان لێکرا بە زۆر باری نایاسایی بارەکرایە ناو بارەکانیان و بارەکانی تێک دەدا بۆ نمونە مریشک و نەوت و جگەر و ئەوانە ئێستاش هەر هەیە
ئازاری شۆفێرەکانیان دەدان ئێمەش بەپێ ڕێکوتنێ لەگەڵ ئێرانە پێمان ڕاگەیاندون کە ئەوە ڕاگرن لە دیوی خۆیان بۆی ئێمەش لەم دی و ئەو کارەمان بۆ دروست نەبێت و کە لە باتی جارێ 3 جار بار هەڵگرێ ڕابگیرێت و پشکنینی بۆ بکرێ بزانێ باری یاساییت یاتیانە خۆشببختانە ماوەی لەوە پێشکەم بوو بەڵام لە لای ئێوە نیە لە لای گرفتەکان لەو بەرە بەڵام کێشەکە بۆ ئەمان دروستە بێت و لای ئێمەش گرفت دروستەکە کە وای لێکا لە دووسێ شوێن پشکنینی بۆ بکرێ بۆ ئەمبارە باشە کەوایە مقنعین بە قسەکانی کاکمەری بەڵێ بەس کاک ئەو جاتێکە هین لێرە خۆ زانێ ئەوە 4 ساڵە وێران بووە ئەوجا باری لاوەکی مەرزەلاوەکە باری زۆرتی تا ئەم مەرزە ئەمە نێدوڵەتی باری زۆرتر بێ ئێوە گلەیەمان چیە فەرمەوە ئێمە لێرە بار نەماوە کاکە لێرە بار نەماوە مانگە باری ئەەکەین پارە پێرار بەس پێرار ئیسادێر مانگە باری ئەەکەین بۆ بچی مەرزەلاوەکەم باری دیارە ئەمە کۆمەڵی هۆکاریە یەکێک لە هۆکارەکان هۆکاری سیاسیە لە بینی وڵاتی ئێران و ئەمریکایەکە و ئەوەش باری کەم کردوێتەوە بازرگانەکان وەکو پێویست ناوێرن بچن بارەکانیان لە ئێستا بارکەن لە وڵاتی ئێران و لێرەوە بێت ینی پەیوەندی بە جمۆڵ کەمی نەکردووە بارکەمی نەکردووە بەزە مەرزا کەمی کردووە بارەکان لێرە ڕۆشتون بۆ دەڕۆی تر بۆ مەرزی تر مەرزی لاوەکی لەبەرەوە حەزەتی بارەکان ئەدرێ ئەو بارە سیەوە ئەوە تەماتەیە ئەشنە ناوی ئەو بارانە ئەشێلن کاکە هۆکارەکەی ئەوەیە ماوەیە لەمە پێش بار کراوە خراپ کراوە نەوتی تیابار کراوە بە قاچاق لەو بەرەوە بە زۆر جاری وا هەیە شۆفێرەکە ئاگاداری ئەوە نییە بارە نەوتەکەی تیابارەکەن ئاگاداری نییە یەتان بەرەبارەکەی خراپە بێ بەس ئێستا خۆشببختانە کەم بۆتەوە و کێشەی شۆفێرەکانیشمان کەم بۆتەوە ئەمەمای خۆشحاڵیشەڵا چارەسەرە بێەوە هەر شتێکیشمان هەبێ ئێمە بەردەوامە دەگوترێت مەرزی باشماق گەورەترین دەواازەی سنووریە لە نێوان هەرێمی کوردستان و ئێران باشە بۆمان باس بکە چۆن گەورەترینە لەو کاتەوەی کە بڕیاریەوەی لێدراوە بووە بە مەرزێکی نێودوڵەتی بار هەڵگرەکان ئەو بار هەڵگرانێکە لە ئێرانەوە دێنیا لە وڵاتەکانی ترەوە بە ترانزیەتی دێنە خاکی ئێران و لە خاکی ئێرانەوە بەرەو هەرێمی کوردستان دێن لە مەرزی باشماخەوە داخڵ دەبن دیارە کۆمەڵی ڕێکاری یاسایی هەیە لەم مەرزەدا کاگیرێتە بەر بۆ ئەو بار هەڵگرانەی کە بار دێنن بۆ هەرێمی کوردستان داغڵ بوونیان لەم دەواازەی لای باشە بەس کارمەریوان پێشەوەی باس لە مەرزە یاساییەکان بکەین بۆچی ئەو ناوچێ بۆ تا گرنگترین دەواازە ینی لەو بەری ئێران شارێک لە ڕۆژهڵات بە باشووری کوردستان دەیبەستێتەوە بۆ تا خەتێکی استراتی دیارە هۆکارەکەی ئەوەیە هەم ڕێگاوانەکانی پێماوێ باشترە و دووەمیش نزیکترە کەمترەکەوێت لەسەر بازرگان بۆ هاوردەکردنی کاڵاکانیان بۆ هەرێمی کوردستان ئەوە یەکێکە لە هۆکارە سەبارەت بەو بەس سەبارەت بەو بەریش بە هەمان شێوەیە ئەوان یەکەم شار مەریوانە بەڵێ پێش مەریوانیش سنەیە لە یەکەم شار لە دوای باشما کە بستێران شاری مەریوانە شاری مەریوان بەڵام سنەش لەسەر سنە لە پێش مەریوانەکە لە پێش مەریوان دەرەچی لە مەریوان تقریبان 2 ساعت و نیە لە مەریوانەوە دوورە زۆر باشە با بینە سەر مەرزە یاساییەکان کە چۆن کامیۆنێک دەتوانێت بێ کاڵای خۆی بێنێەوە ئێوە ئەو یاسایانەی کە لێرە پەیڕەوی دەکەن چۆن دیارە کە لە سەرەتا دێتە مەرزی باشماغدی ئێران لێم کارە یاسایەکانی بۆ دەکرێت پاشان دەپەڕێتەوە ئەم بەرخاکی هەرێمی کوردستان پێشتر لە دەواازەی خوارەوە کە داغڵ دەبێت پشکنینی بۆ دەکرێت و پاشان دەچێتە هۆبەی داتابیس ئێستا ئەو چیانە هەمووی سنووری ئێران سنووری ئێرانن بەڵێمانە ئێرانین هاتوون دەچنە ئەو کامیۆنانەی لەم گۆڕەپانن هەموو لە ئێرانەوە بەڵێ لە ئێرانەوە هات ئێستا لێرە وەستاون بۆچی وەستاون لێرە یەکەم جار دەچنە سیستەمی داخلی سیستەمی داتابیسی بەڕێوەبەتی گومرگ دەکرێت ئەوانە بوونە یان نەبوونە داخل بوونە بەڵێ داخل پاشان دێن دەچنە قەپانی دەکەن کێشانیان بۆ دەکەن و پاشان دێنە ئەم ساحەیە دەوەستن و ئەیان بن بۆ ئەو بازرگانەیە ئەو کەسێکی ئیشە گومرگەکانی بۆ دەکات دەیبا بۆ گومرگ وەزنەکەی و کێشەکەی و بابەتەکانی دەدات بە گومرگ پاشان لەوێ لیژنەیەکی بۆ دەرجەچێ لیژنەی پشکنینە کە دێتە ئێرە لێرە بارەکان ئەو ئێران لیژنەی پشکنینە لیژنەی پشکنینی گومرگ دێ لێرە کاڵایە لە ئێرانەوە هات ئەم کاڵایە لە ئێرانەوە هاتووە و لێرەدا دەگیرێت بۆ ئەوەی بزانێ ئەمە بارەکەی جۆرا و جۆرە چەند جۆرێکی تێدایە لیژنەکە دێت سێری بارەکەی دەکات و پاشان ناو ئەو کارتۆنەش پشکنینی بۆ دەکەیان دەرەوە چەند سمپڵێکی لێوەردەگیرێت چەند سمپڵێکی لێوەردەگیرێت و پشکنینی بۆ دەکرێت و ئەو لیژنەی کەشفێکە لە بەڕێوەتی گومرگ تەشکیل کراوە بۆ ئێرە ئیمزای لەسەر دەکات و پاشان دەچێت مامەڵە گومرگیەکەی دەکات و
هەر بەم ڕێگایەدا لە پشمانەوە دەچێتەوە دەرەوەی مەرز و داخلی هەرێمی کوردستان دەبێت. ئێستا ئەو کامیۆنانەی کە داخل دەبن ڕسوماتیان لێوەردەگیرێ؟ بەڵێ بەپێی ڕسوماتی چەندە هەر کامیۆنن؟ بەپێی ئەو ڕسوماتەیە کە هەرێمی کوردستان بۆی دیاری کردوون بابەتەکان جیاوازە. لە بابەتێک بۆ کاڵایەکی تر جیاواز دەبێت. بەڵێ جیاواز باشە. پاش ئەوەی کە لێرە پشکنینان بۆ دەکرێت ئێمە ژمارەك لە ئۆتۆمبیل دەبینین. هیچ ئۆتۆمبیلێک لە پشکنین ینی هەمویان دەردەچێت یان بۆتان هەیە گەڕێن ئەوەی دەرنەچێت لە پشکنینا دیارە بابەتەکان جیاوازەوە کوتم. ئەوەی لە پشکنین دەرنەچێت بەپی مواسەفاتی عێراقی و هەرێمی کوردستان نەبێت لیژنەی بۆ دروست دەکرێت و بە لیژنە دەگەڕێنرێتەوە بۆ خاکی ئێران بۆ وڵاتی سەرچاوە. جموجۆڵەکان باشتر بوون باشە ئێستا باشە چاوەڕێ دەکەن باشتریش ئینشەڵا باشتریش دەبێت. باش ئەوە ئەو کاڵانەی کە لە ئێرانەوە دێتە کوردستان ئەوەی لە کوردستانەوە دەچێت بۆ ئێران لەم لە سایدێکی ترە لەو دیەوەیە داخلی ئەمان نابێت جیاوازە. ئێستا هاتن زیاترە یان هەناردەکردن هەموو کاتێ بۆ هەرێمی کوردستان هاتن زیاتر هاوردەکردن زیاتر بووە. کاڵامان دایمە ئێمە کاڵاکان ئەوانەی کە هاوردە دەکرێن بۆ هەرێمی کوردستان زیاترە لەوانەیە کە خۆمان ئیسترادی دەکەین لەبەرەوەی ئێمە بابەتێکی ئۆتۆمانیە کە هاوردەی وڵاتانی دەرەوەیتی هەناردەی وڵاتانی دەرەوەیتە ببوورە. لە ئێرانەوە باردێن لە کوردستان لە کوردستانەوە بار دەبن بۆ باری کوردستانەوە بارەکەن بۆ بەندەر عەباس. باش ئێستا چی تێناوە؟ وەڵام ئێستا باری جۆرا جۆرە مناوە. بارەکان ئەو کاڵایانە ئێران میان دەرەوەی وڵای ئێمە لە بەندەر عەباس باری دەکەن لەو وڵاتانەوە لە سینەوەیت مێژ لە بەندەر عەباسەوە باخیرەتێتە لەوێنە باریەکەن بۆ کوردستانی ئێران. باشە ئەو دەواازە سنووریانەی کوردستان باشماخە حاجی عومەر بۆ ئێوە گرینگە ئێمە بۆ ئێمە وەکو یەکی هیچ فەرق ناکات کوردستان لە ڕووی ئابووریەوە باس دەکەم ینی لە ڕووی ئابووری بۆ ئێوە داهاتێکی باشتان دەست دەکەوێت لەو هاتوچۆی دێمە هاتوچێرەکەن پارە کرێمان پێدەن ئەگەرەوە نەبێ ئیشی تری یەکشت بکەن لێرەوە توانین بین بۆ ئێمە باشە ئەی ڕێو شوێنەکان لە باشماق چۆن دەبینی باشن هاوکارتانن وڵا هاوکاریمانەکەنی گرفتان هەیە گرفت بازی وەخت هەیە و چۆنە گرفتەکان چییە؟ گرفتەکان بازی وەخت وڵی ئێمە مشکلەمانەوەیە لان ساەکان هەر مەسڵەمان سێ چوار جارتی سۆنەرمان هەیە هەر جارێک ئەبێ 35 زارتمە سۆنەر بۆ ئێمە زۆرە ئەوە حکوومەتی هەرێم وەردەگریان حکوومەتی ئێران هەرێن ئەی ئێران چی وەردەگرێت؟ ئێران لە ئێمە هیچ وەرناگرێت لۆ بەرەوهاتی ئێمە ئەدی ئەگەر دەچنەوە ئێران ئێمە لە ئێران هیچ مەعفۆن هیچێکمان لێ وەرناگرێت. چی دەبن لە کوردستان چی دەبن؟ لە کوردستان باری شمشەمانە بن مس کانزاکان فافۆ نەبێت بعد قیرە بین بەبەرنی باشە دابەزینی تومەن زیانی گەیاندووە بۆ ئێوە؟ وڵانان بۆ ئێمە زۆر دابەزین زۆر ئەشیای سیارەمان گرانە پارێکەمان پێدەن بە دلارە بێت بۆ ئێمە هیچ ئاماژەکانی باشبوونی جموچۆڵە ئابوووریەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران خەریکە لە نێو دەواازەی نێودەوڵەتی باشماخیش ڕنگدانەوەی هەیە ئەم باڵەخانەیە دەبینن ماوەیەک بوو بەهۆی قەیرانەکان وەستا و ئێستا جارێکی دیکە دەستی پێکردوتەوە ئێستاش ئێمە لە بەردەم کۆمەڵگەی بازرگانی باشماخین کە کۆمەڵێک کۆمپانیای جۆر بە جۆری خۆماڵی لێرە کار دەکەن نوێنەریان هەیە هەموو ئەو کاڵایانەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێتە هەرێمی کوردستان نوێنەری ئەو کۆمپانیانە کاڵاکان دابەش دەکەن بەسەر تەواوی کاسبکاران لە نێو باژار و شارەکانی هەرێمی کوردستان. تقریبا کەمی کردووە جاران باشتر بوو ئەم ساڵی لە پار باشترە با بڵێن بەبوونەی ئەم وەزعی ئێران و ئەمریکاوە تەسیری هەبوو باڵای تاسیری هەبووە تاسیری زۆریشی هەبوو. چی بوو ئەو تەسیرە کاریگەریە چییە لەسەر ئەو بازاڕی؟ جارەکان لێوە ناوێتن باریکەن بۆ ئێران باخیتەکان ناوێتن باریکەن یعنی کێشە لە نێوان دوبەی و بەندەر عەباس بەڵێ باری ناکەن ئەو بارانەی کە قەدەغە کراوە چییە؟
زۆربەی جۆرا و جۆرە هەموو شتەکان بە باڵێ هەموو شتەکان ینی نمونە بدە هاوڵاتی نازانێت چییە دەبانەوێت تۆ ناوی ئەو کاڵانە بهینێ کە ئێستا بربەستی بۆ دوور بەڵێ پۆشاک هەروە بێتوانێ ئەشیای باڵێن سیارە ئەشیای مەکاین خۆراکیەکان ئێستا لە ئێرانەوە وەکو ترانزیت نایەتە بەڵام کەم بۆ زۆر کەم بۆ توجارەکان ناوێرن باریکەن ئەڵەن نەکول لەوێ ڕێکەی پێنەدرێت ئێستا ئۆتۆمبیل دێ بەڵێ کێشە نییە ناکێشە ینی لە دوبۆیە ئۆتۆمبیل دێتە بەندەری عباس لەوێ ئێستا بۆ سیارە ئەو کێشانە تەنیا بۆ شتی ترە ئەو کێشانە تەنها بۆ شتە جۆرا و جۆرەکانی کەیە وەکو پێموتیت ئەوش کێشەکە ئەوەیە کابرای توجار ناوێرێ باریکات ئەڵێن نەکو ئەمریکا و ئێران لەوێ بڵێن بۆ منە کێشێک دەبێ ئەوەی ئەوان لەواجیتە هیچ بڕیارێک دەرنەچۆت تەنیا ترسێکی بازرگان ترسێکی بازرگان. ئێران بەچمە بەستێک سەردانی من بەمەبەستی نەخۆشی سەردانی ئێران کرد ڕۆشتم بۆ سنە چۆن بوو ینی ئابووری ئەوێت چۆنە هاتوچۆ چۆنە وڵا هاتوچۆ خراپ نییە باش ئێمە بە سیارە ڕۆشتیناتی هیچ کێشە گیرگرفتێکمان نەبوو من سوپاسی ئەوانی شەکەن وتمان مائیدەمۆسم ناڕەحەتەوانە وتیان باشە پێشیان خستین و هاوکاریان کردین و ئەوان. خب دوست دارم خواستم که یعنی چطور بگم مردمش فوق العاده است خواستم برای اولین بار باشه و ئەمە یەکەم جارمەکە هاتووم تاقیب کەمە بزانم کەسمە بۆ سەردان هاتووە یاخود بۆ کاسبی ینی ئیش نه بۆ سەردان کەس و کارت لە کوردستانە بله یەکەم جارە بیتە کوردستان اولین باره جموجۆڵە بازرگانیەکان ئێستا لە دەواازەی نێودەوڵەتی باشماق چوون بەڵێ وتان زانن دەواازەی نێودەوڵەتی باشماقێکێکە لە دەواازە سەرچیەکان لە نێوان هەرێمی کوردستان و ئێران وتان بڵێم زۆرترین جۆڵی بازرگانی لە مەرز نێودەوڵەتی باشماخە هاوسنوور لەگەڵ ئێران ئێستا لە ئێستاە جموجۆڵی بازرگانی هەروەک ڕابردوو هیچ گرفتێکی نییە هاتوچۆ هەیە هەم جموجۆڵی بازرگانی ترانزیت ئەوەی کەوا بڵێن هینی وڵاتانی بیانی و لە ڕێ ئێران و پێمانەگە هەم جموجۆڵی بازرگانی کەلوپەری ئێرانی کە لە ڕێ ئێران و ئەوش دیسانجاریشکێت هەرێمی کوردستان و زۆر ئاسایی هیچ گرفتێک نییە. باش دوای سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران جموجۆڵە بازرگانیەکان لەم دەواازەیە زیادی کردووە یاخود کەمی کردووە. بەڵێ لە دوای 4 کە قۆناغی دۆمی سزاکانی سەر ئێران دەسی پێکرد ڕاستی دڵە ڕاوچەیەک لە ناو بازرگانان دروست بوو بۆتانزان دڵە ڕاوچێ لە هەر کاتێکا کە دروستە بێ لە هەرچ ناوچەیەک کار ئەکاتە سەر جوڵی بازرگانی پێویستی بە کەشێکی ئارام و هێمن هەیە بۆیە لە سەرتاوە هەندێک کاریگەری بەسەر جوڵی بازرگانیەوە هەبوو و تا ڕادەیە کەمی کردو بەڵام ئێستا بەرە ئاسایی ئەبێتەوە ئەتوانم بڵێم ئێستا وەک ساڵانی پێشوە هیچ گرفتێک نییە تا ڕادێکی زۆر باش ئاسایی بۆتەوە هەموو بابەتەکان و خۆیەتی باش ئەگەر سەبارەت بەداهات قسە بکەین بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو لە 2010 داهاتی ئێوە زیادی کردویان کەمی کردووە وڵا بێگومان ئەم ساڵی 2010 ئەگەر بەراوردکەن بە ساڵانی ڕابردوو نەگەر بە ساڵی 2007 بە ساڵانی پێشووتریش توان بڵێم زۆرترین ڕێژەی داهات لە ساڵی 2010ەوە بە شێوازێکی بەرچاویش کە ئەتوانم بڵێم لە سەر و لە سەتاسیەوەی داهات زیادی کردووە لە دەواازەی نێودەوڵەتی باش هیچ ڕقەمێکتان هەیە بیخەنە ڕوو ینی تاوەکو ئێستا چەند لە 2010 تەواو نەبوو بەڵام لە کۆتاکانی مانگی کۆتا ئێستا خۆتانزان لە کۆتاکانی ساڵی 2010 تا ئێستا سەر و 300 میلیارد داهاتمان هەیە لە دەواازەی نێودەوڵەتی باشمە داهاتە بۆ هەرێمی کوردستان بەڵێ داهاتە بۆ هەرێمی کوردستان باشە چه هەمەهەنگیتان هەیە لەگەڵ هەولێر لەگەڵ بەغدا سەبارەت بە بەڕێوەبردننی گومرگی باشمە سەبارەت بە بەڕێوەبردننی گومرجی باشماخ ئێمە ڕاستەوخۆ ڕەتین بە بەڕێبەتی گشتی گومرگ و وەزارەتی دارایی و لە هەولێر و هەموو کارەکانمان لە ڕێی هەولێرەوەیە سەبارەت بە هەماهەنگیمان لەگەڵ بەغا ئێمە چۆن هەموو کارەکانمان لە ڕێی بەڕێبەتی گشتی گومرگی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە هەموو پەیوەندەکانیشمان لەگەڵ بەغایە هەر لە ڕێگەی بەڕێبەتی گشتی گومرگەوەیە
هەموو ئەو ڕێنمایی یا ڕاستپاردا یا بڕیارێک کە لە بەغا دەرەچێت پێویستە لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغاوە بگات بە وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ ئەوان گەشتاندنی پێ بکەن بۆ گومرگەکان ئەو کاتە ئێمە پابند دەبین پێوی ئەجینا ڕاستەوخۆ هیچ بڕیارێکی بەغا نییە کە بێتە هەرێمی کوردستان ئێمە ڕاستەوخۆ پێوی پابند بین هەتا بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی پێدەرنەچێت. باشە چ شتێک چ کاڵایەک لە ئێرانەوە دێتە هەرێمی کوردستان و چیش لە کوردستانەوە کۆماری ئیسلامی ئێران لازمێت؟ من هەروەک پێشتر باسم کردو جۆر جوڵە هەیە لە مەرزنی و دەوڵەتی باشماق جوڵەیشان جوڵەی ترانسێتە ئەم جوڵەی ترانزێتە لە وڵاتانی بیانی واتە بەشێک لە ئەوروپا هەندێک لە وڵاتانی ئازربایجان و ئەرمینیا و پاکستان و هندستان و لە سینەوە کەلوپەلیەت هەتا لە دووبەی لەمانە کەلوپەلیەت تەنها ڕێگەی ئێران بەکارێن بۆ گەشتن بە هەرێمی کوردستان ئەمە زۆر بابەتی تایە بەڵام زۆرترینی گرنگترینیان ئەوانەی کە دێتە هەرێمی کوردستان بە ڕێژەی یەکەم جگەرەیە بەڵێ جگەرە زۆر جموجۆڵێکی باشی هەیە لە بەڵێ بەڵام ئەوە جارێ جێبەجێ نەکراوە لە 2019 ئەکرێتە واری جێبەجێکردنەوە بەڵام لە دوای ئەو ئۆتۆمبیلی شەحن ئەوە جموجۆڵێکی زۆری لەسرە ئەمە جگەل لە کەلوپەلی کارەبایی و بابەتەکانی تر هەمە جۆر هاتچووی لەسرە و جگە لەمانش خواردەمەنیش ینی پێداویستی سەرەکی هەرێمی کوردستان لە ڕووی خواردەمەنیەوە هەر بۆ ڕێگەی دابی نەکرێت ئەمە لە ڕووی کەلوپەلی ترانسێتەوە هەندێک بابەتی تری ئێرانیشمان هەیە ئەو بابەت ئێرانیانی کە داخلی هەرێمی کوردستانە بن زیاترینی بابەتی خواردەمەنین بە تایبەتی سەوزە و میوە و لە دوای ئەوانیش بابەتی کەرەسەی بیناسازین لە کاشی و چیمەنتۆ بەڵام ئێستا چیمەنتۆ بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان ڕسمی زیادەی خستوەتە سەر چیمەنتۆ بۆ هەندانی کارگەکانی ناوخۆ و بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان ئێستا چیمەنتۆ حرەکەی وا بڵێن جموجوڵی زۆر کەم بۆتەوە بەڵام بابەتی بیناسازی بەردەوام دێتە هەرێمی کوردستان لێرەوە بەشێکشی ئەگات بە مووسڵ و بە ئەو ناوچانی کە ئێستا پێویستیان بە ئاوادانکردنەوە. باشە ئێران هیچ مادەیەکی قەدەغە کردووە؟ لەو ماوەی ڕابردووە ئێران نزیکەی 28 مادەی خواردەمەنی قەدەغە کردبوو 28 مادە بەڵێ دۆشاوی تەماتە پەتاتە ئەو بابەتانە هەمووی لە چوارچەوەی خۆراک لە چوارچەوەی خۆراکە ئەو بابەتانەی کە هەستێ کرد بەهۆی سزاکانەوە خۆی پێویستی پێێتی و ڕێگەی نەئیابێتە دەرەوە 28 مادەی قەدەغە کردبوو بەڵام لە ئێستاە وردە ئەوش پێداچوونەوە بۆ مادانەیە لەم بەدواداچوونەدا بۆمان دەرکەوت کە سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران خێروبێری بۆ سەر خاڵە گومورجیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانی لێکەوتۆتەوە و بە تایبەتش خێروبێری بۆ سەر خاڵی گومرجی نێودەوڵەتی باشماخی لێکەوتۆتەوە بەو پێیەی کاسبکارانی ئەو خاڵە گومرجێ دەڵێن کاروبارەکانیان باش بۆ و بەرپرسانی ئەو خاڵەش دەڵێن بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەی جموجۆڵەکان لە سەداسی زیادی کردووە و پێش سزاکانی ئەمریکاش ئەو کاڵایانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بازرگانی پێوە دەکرا تاوەکو ئێستاش هەمان کاڵە بازرگانی پێوە دەکرێت تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست.